شەوتان باش بینەرانی عزیز و خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر بەخێر بن بۆ بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەومان لە تلویزیۆنی کۆمەڵە کە هەموو شەوانی شەممە ئێمە لە خزمەت ئێوەی عزیزی خۆشەویستدان بە یارمەتی هاوڕانی هاوکارم. عزیزان ئاگادارن کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆتە گۆڕەپانێکی گەرمی ململانەکان و پێشهاتە چاوەڕوان نەکراوەکان وە کاریگەریەکانی ئەم دۆخە ڕاستەوخۆ بەرچارە نووسینەتەوەی کوردیش دەکەوێت. ئێمە ئەم شەو دەمانەوێت لەسەر پرسێکی هەستیار و گرنگ بوەستی. کوردستان لە نێوان مەترسیە بەرچاوەکان و دەرفەتە شارەوەکاندا. هەروە خۆشتان دەزانن مەترسیەکان کەم نین، بەڵام دەرفەتەکانیش لەوانەیە زۆر بن ئەگەر بە وردی و بەژیری مامەڵیان لەگەڵدا بکرێت. لەم هاوکێشە ئاڵۆزەدا جا پرسیارە بنەڕەتیەکان ئەمانن. کورد چۆن دەتوانێت هاوسەنگی لە نێوان خۆپاراستن لە مەترسیەکان وە کەڵک وەرگرتن لە دەرفەتەکاندا ڕابگرێت. ئاستەنگە ناوخۆییەکان وەک پرسی یەکڕیزی چ ڕۆڵێک دەگێڕێ لەم نێوانەدا. ڕۆڵی کۆمەڵگای مەدەنی و پسپۆران لە داڕشتنی نەخشەڕێگا بۆ داهاتوو چەندە گرنگە. ڕۆڵی کوردانی دیاسپۆرا چییە؟ چۆن دەکرێت تواناکانی دیاسپۆرا بە شێوەیەکی سیستماتیک وە کاریگەرتر بەکارپێنرێت و لە هەموو گرنگتر ئاندەی کوردستان لە بەشە جیاوازەکانیدا بەرەو کوێ دەڕوات. بۆ شیکردنەوەی ئەم بابەتە وا وەڵامدانەوەی ئەو پرسیارانەی ئەم شەومان میوانداری کەسایەتیەکی شارەزا و ئاگادار لە دۆخی سیاسی کوردستان و ناوچەکە زۆر بەڕێز کاک عەزیز ماملێ مافناس و لێکۆڵەری سیاسی دەکەین. هیوادارین کە ئێوەشتوانن تا کۆتایی لەگەڵمان بن و ئەگەر ئێوەش لەسەر ئەم بابەتە ڕاوبۆچوونێک وەک قسە و باسێکیشتان بوو لە ڕێگەی واتساپەوە بە نامە بمامرێنن. کاک عەزیز گیان سڵاو دەبێت، ئەم کاتت باش، زۆر بەخێر بێت. لە بینەرانی خۆشەویستە من داوای لێبوردن دەکەم بەهۆی کێشە تێکنیکی حوتو ڕابردووی و نەمتوانی لە خزمەت ئێوە و بینەرانی ئازیزتان بوون. زۆر بەخێر بێ کاک عەزیز، زۆر خۆشحاڵم کە دووبارە لە بەرنامەی ڕاستەوخۆدا لەگەڵمانیوە دعوەتیتان قبول کرد. کاک عەزیز بە لێرەوە دەست پێ بکەین وەکو دەستپێک و بۆ ئەوەی ڕاستەوخۆ بچینە نێو بڵین کڕۆکی باسەکەمان با لە کۆنفرانسی ڕۆژهەڵاتەوە کە لە وڵاتی هولەند لەم ڕۆژانەی دواییدا بەڕێوەچوو دەست پێ بکەین و لەم دوانەداش کە خۆشتان ئاگادارن دەنگدانەوەی خۆی هەبووە ئەم کۆنفرانسە. بەڕێستان ئەم کۆنفرانسە پێم باشە بزانم چۆنی هەڵدەسەنگێنن و گرنگتر لە هەمووی پەیامە سەرەکیەکانی چی بوون؟ بەڵێ ئەو کۆنفرانسە دیارە لە ساڵی 1923 لە شاری لۆزان لە سەدومی ساڵی ڕێکەوتنامەی لۆزان گیرا و بڕیاردرا، یعنی بڕیاری لەسەردرا کە کۆنفرانسێکی ئەوتۆ بۆ ڕەشەڵاتی کوردستان ببەسترێ و لە پاشان کۆمیتەیەک دامەزرا. ئەو کۆمیتەیە کاری بڵین پەیوەندیگرتن لەگەڵ هێزە سیاسیەکان و کەسایەتەکان و ئاکادمیکەکان و ئینسانە پسپۆرەکان و چالاکوانانی سیاسی و بوارە جیاوازەکانی کوردستان گرت و چونکو بەڵێنی ئەوە بوو کە ئەو کۆنفرانسە لە هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و هەروەها لەو توێژە کە من باسم کردن نوێنەرانی کۆمەلگای مەدەنی کوردستان پێک بێ. ئەو کۆمیتەیە کاری پەیوەندیگرتن لەگەڵ هێز سیاسیەکانی بەدەستەوە گرت و یەک کۆبوونەوەی تەواویش دانرا لە شاری بروکسێل. تەواوی هێز سیاسیەکان بەشدار بوون، بەڵام بەرەبەرە هەندێک لەلایەنە سیاسیەکان خۆیان کێشاوە بەداخەوە، بەڵام بەشێکیان هەرمانەوە تا ئاخریش. و ئەوە بوو کە ئیدی نەکرا ئەو کۆنفرانسە بە بەشداری هێز سیاسیەکان بژیرێ، تەنیا ئەو کۆمەلگای مەدەنی نوێنەران و توێژی بەئاگای کوردستان و بڵین دەستە بژێرانی کۆمەلگای کوردستان لەوێدا بەشدار بوون و لە 2 ڕۆژاندا لە 3 پانێلاندا 12 کەس بەشداری قسەکانیان کرد لە بوارە جیاوازەکان، بواری سیاسی، بواری ژنان، بواری حقوقی و کۆمەڵێک باسی دیکە. ئەوە بوو کە لەو 2 ڕۆژەدا لە پاشا ئەنجامنامەیەکیش دەرچوو بڵێن مژاری تایبەتی لە تەواوی ئەو 2 ڕۆژەدا بریتی بوو لە تاوتۆکردن و هەڵسەنگاندنی دۆخی ئێستای ڕۆژهەڵاتی کوردستان ئەوڕۆ و هەروەها دۆخی بڵێن بزوتنەوەی ژن ژیان ئازادی و بەردەوام بوونەکانی
و هەروەها داهاتووی کوردستان داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستان بەرەو چۆ دەچێت و ئەو کەسانە کە قسەیان کرد لەسەر ئەو سێلایەنە بە تایبەتی پڕژانە سەر ئەوە کە باس و قسە بکەن و دوایش پرسیارێکی زۆر هاتە ئاراوە و مەترسیەکان باسییان لێکرا دەرفەتەکان تاوتوێ کران و لە کۆتاییشدا ئەو دەرەنجامنامەیەکی پان و بەرین بوو بەگشتی باسی هەموو شتەکانی کرد بوو و بە تایبەتی ئێمە لەو دوو ڕۆژەدا باس لە یەکریزی و یەک هەڵوێستی کوردیش کرا و هەوڵێکی زۆر درا داواکارێکی زۆر ئاراستەی حیزبە سیاسەکانی کوردستان کران کە و هەموو کەسیش بە باشی و بە شێوەیەکی ئەرینی و بە قەدر و قیمەت باسییان کردن هەرچەند هێندێک قسەی تایبەتیش هەبوون هێندێک پێشنیار هەبوون هێندێک بڵین مەترسیەکان زەخبوونەوە لە بەرچاوی هێزە سیاسەکانان دانا بۆ داهاتووی کوردستان بەڵام بەگشتی بەڕێز و حورمەتەوە باسی هێزە سیاسەکان کران و داواکاری یەکریزی و یەک هەڵوەستی کرا ئەوە بە گشتی و بە کورتی ئەو کۆنفرانسە بوو کە بە باوەڕی من کۆنفرانسێکی سەرکەوتوو بوو هەروەکی باسم کرد ئەو چەند بوارە بە تایبەتی بواری داهاتووی کوردستان لە پەیوەندی لەگەڵ ئێراندا زۆر گرنگ بوو زۆر پێداگیری کرا و بە تایبەتی پێداگریش کرا لەسەرەوەی کە هێندێک ئەزمموی تاڵ و هێندێک ئەزمموی نالەبار کە لە ڕابردوودا دیتمان دووپات نەبێتەوە و بە تایبەتی زۆر لەسەر ئەوە قسەکرا پرسیاری زۆر کرا و بە باوەڕی من شتێکی سەرکەوتوو بوو. کاگەزیز ئەم خاڵانی کە باست کرد زۆر گرنگ بوون ئەوەی کە لەم کۆنفرانسەدا ئێستا باستان کرد دیارە لەسەر خاڵێکی دەتوانی بە چڕوپڕی قسە بکەین و یەکێک لە هەمووی کە زۆر گرنگتر بوو حتمما دوایی دێنە سەرەوە باسە ئەم ئەزمونە تاڵی کە لە ڕابردوودا بۆ مەترسیانە دووبارە دووپات نەبێتەوە. کاگەزیز باست لەو کومیتەیە کرد بۆ بەڕێوەبردننی ئەم کۆنفرانسە دیارە خۆشتان ئاماژتان پێدا کە کومیتەیەک دامەزرا بۆ پەیوەندیگرتن لەگەڵ لایەنە سیاسیەکان کەسایەتیەکان شارەزایان پسپۆران بەڵام ئەو جۆرەی کە من لە قسەکانتدا حاڵی بووم هەموو لایەنە سیاسیەکان لەوێ نەبوون پێم باشە بزانم هۆکاری چی بوو باشە بۆچی حیزبەکان ناتوانن پێکەوە بڵین کۆ ببنەوە ئەو جۆرەی بەڕاستی کە پێویستە کێشەکان چین بەڕایەوە کاگەزیز بەداخەوە ئێمە لە تەواوی ئێراندا نەکە لە کوردستاندا تووشی کێشەیەکی پێکاتە دامەزراوی سیاسی یعنی ئێمە تووشی تەنگەژەیەک بووین هەر جار کە داوای کوبوونەوەیەک دەکرێت هەر جار کە پلانێک ئامادە دەکرێت کۆمەڵێک پێشنیار ئاراستە دەکرێت بەرامبەر لەلایەن یەکێک لە پێکاتەکانەوە بۆ دامەزراوە سیاسەکانی دیکە بۆ هێزەکانی دیکە ئێستا داواکارەکە نەچۆ بربەرەکانی و بەتەڵسکاری دەکرێت بۆ چونکو بۆ خۆیان لەوە دانێن حیزبی سیاسی ئێمە بەداخەوە بە پێوەرەی حیزبی بەرژەوەندەکانی کورد بڵین هەڵدەسەنگێنن و ئەوە شتێ دیاردەیەکی زۆر خراپە وەختی ئەوە هاتوو کە دەسەڵگربین لەو شتە بۆیە کە هێز سیاسەکانی ما هەر یەکەی بەلای خۆیەوە هەندێک بەرژەوەندی بەرتەسکی تایبەتی حیزبی هەیە کە ئەوانە ڕەچاو دەکا و ئەوەش کریزی بەڵێ فرمودەنگتانێ فقط بۆیە حیزبە سیاسەکانی ئێمە بەداخەوە نەکە لە کوردستان لە ئێرانیش ئەو جێرە و کێشە هەیە لە وڵاتانی دەرەوە وانێ بە شێوەیەکی دیکەیە دادەنیشتن بزانن خاڵەکان چیە بەڵام هێزی سیاسی ئێمە وەختێک داواکارێکی ئاراستە دەکرێت بۆ یەکگرتووی بۆ یەکریزی بۆ کۆبوونەوە لە دەوری یەکسەروانە زوو بیر لە خاڵە جیاوازەکان دەکەنەوە لە جیات ئەوە کە بیر لە خاڵە هاوبەشەکان بکەنەوە ئەوە گرفتێکە و ئەوە تایبەتمەندیەکە کە بەربینگی بە هەموو هێزی سیاسی هەموو حیزبی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان گرتووە و بەڕاستی وەختی ئەوە هاتووە کە دوور ببنەوە لەو دیاردەیە نالەبارە لەو تایبەتمەندیە خراپ و زیانبارە بۆیە حیزبە سیاسەکان ئێمە لەو شتەیدا بەداخەوە ڕۆیشتن نهاتنەوە من تێ ناگەمە بۆچی لە کوبوونەوەی یەکەمدا هاتن بەشداریان کرد و تەنانەت ئەو بڕیارەی کۆمانگرتنی گشتیش لەو یەک کوبوونەوەیدا درا ئەوەندە سەرکەوتوو بوو
لە زیاد ئەوە کە ئەو سەرکەوتن و سەرکەوتویە درێژە پێ بدەن کەچی بخۆیان ڕۆیشتن و شتەکان تێکدا. بەڵام من یەک شتە پێم خۆشە پێتان بڵێم کاکە میرجان، ئەویش ئەوەیە کە کۆمەلگای مەدەنی لە ڕۆژهەڵاتی کوردستان کۆمەلگایکی بەهێزە. ئەو کۆنفرانسە نوێنەرێک و نمونەیەک و هێمایەکی چکۆڵە بوو لەو کۆمەلگا مەدەنێ پان و بەرینەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا هەیە. بۆیە حیزبە سیاسیەکانی ئێمە دەبێت لە بەرچاویان بێ کە گۆڕانکاری بەسەر کۆمەلگا داهاتوە، بەسەر دنیا داهاتوە. ئێمە ئەگەر لە ساڵی 1357 دوو حیزبمان هەبوو، حیزبێکی سەراسەریمان هەبوو، دوو حیزبی کوردیشمان هەبوو، ئێستا ئەو دوو حیزبە بەڕاستی هاتنەوە و سەردەمێکی تایبەتی بوو، یعنی دەستیان داگرت بەسەر هەموو شتێک. بەڵام سبەینێ حیزبەکانی ئێمە نەدەبێت دەست بەسەردا بگرن بەسەر هەموو شتێکدا وەختێک دەگەڕانەوە بە کوردستان، نە ئەو مافەیان هەیە و نەبۆشان دەگونجێ، کۆمەلگای مەدەنی لیان قبول ناکە. بۆیە زەخت و گوشارێکی زۆر هەیە لەسەر حیزبە سیاسیەکانی ئێمە کە دەبێت لەسەر ڕێبازی یەکگرتووی و یەکڕێزی بچنە پێشێ. ئەوە یەکێک لە داواکاریەکان بوو کە لەو کۆنفرانسە ئاراستەیان کرا. کاک عەزیز، ئێمە تەسویری بەڕێستمان نییە، ئەگەر بکرێت پێما کێشەکە لای خۆتانە لە بتابە یا ئەگەر گوشیە لە بەردەستت بێت چەکێکی بکەی بزانیت کێشەکەی چییە، بەشکم توانین تەسویرەکەتان بێنەوە. ئەگەر دەنگی منتان هەیە باسی بڵێن کاتی خۆی لە ڕۆژهەڵات دیارە نوێنەراتی هەیئەتێکی نوێنەراتی بۆ خەڵکی کوردستان پێکات وە جەنابیشتان لەو توێژەکانی بڵێن سەرەتایی شۆڕش لە کوردستان زۆر بە جوانی ئاگادارن وێستا ئاماژەشتان پێدا. بە باوەڕی ئێوە لە هەلومەرجی ئێستادا بۆچی باسی وتوێژ دەکرێت لەگەڵ ئەم حکوومەتە؟ ینی ئێمە دیارە خودی بڵێن حیزبەکان زۆر ناهەماهەنگن، زۆرش یەکگرتوونین و ئەم ڕژیمەش معلوم نییە ئێستا وەزعی ئایا دەمێنێت یا نامێنێ. ئەم باسانەی کە ئەم باسانە شەڕی ڕەوانی لە دژی خەڵکو و بڵێن کێشە سازکردن لە پەیوەند حیزبەکاندا نییە؟ ببۆرن کاکەژان، من سەرەتای شتەکەتان جۆ لێ نەبوو، سەرەتای پرسیارەکە دەکرێت دووپاتی بکەنەوە. ئەگەر ئێمە تەسویری بەڕێزیشمان نییە، نازانم ئەگەر بکرێت تەسویرەکەتمان پێ بدەی چاوێک لە دووربینەکەی بکەی، ئەگەر دووربینەکەی نەکراوە بازیکەی. دەنگی ئێمەتان هەیە کاک عەزیز؟ بەڵام من دەنگی ئێوەم هەیە کاکەژان، بەڵام تەسویرەکە ڕاستەکەی من کراوەتەوە، یعنی دیارە نەبەستراوە، نازانم بۆچی نایە. زۆر باشە کاک عەزیز، ئەگەر دەکرێت دووبارە واردی لینکەکە ببنەوە بەشکم کێشەکە حەل بێت لەم. باشە کاکەژان، تا بەڕێزتان واردی لینکەکە ببینەوە. ئێمە لەگەڵ بینرانی ئازیز کە دیارە باسی ئەو شەومان ئێمە کوتمان لەسەر کوردستانە، دیارە مەترسیەکان کەم نین و بڵێن فرسەتەکانیش زۆرن، بەڵام بە شەرتێک کە بتوانین زۆر بەژگیری لەگەڵ ئەم فرسەتانە معاملە بکرێت. بەڵێ تەسویری کاک عەزیزشمان بۆ هات. کاک عەزیز، لە قسەکان کاتی خۆی لە ڕۆژهەڵات هەیئەتێک لە نێونەتی خەڵکی کوردستان پێک هات بۆ ئەو ویست و ئەو داواکاریانەی و خاڵانەی کە دیاریان کردبوو. خۆشتان دیارە لە توێژەکانی بڵین سەرەتای شۆڕش لە کوردستان زۆر ئاگادارن، ئێستاش لە قسەکان تادا بوو. باوەڕی ئێوە لە هەلومەرجی ئێستادا بۆچی باسی و توێژ بڵین لەگەڵ حکوومەت دەکرێت؟ نازانم، ئاگادارم پێما بێ خۆتان لەم ڕۆژانەدا باس لە گفتوگو دەکرێت. ینی ئێمە دیارە حیزبەکان و جۆرەی کە پێویستە هەماهەنگ نین، زۆر یەکگرتوژ نین، ئەسەن ڕژیمیش وەزعی دیار نییە، ئەسەن دەمێنێت نامێنێ. ئایا ئەم باسانە شەڕی ڕەوانی لە دژی خەڵکو و کێشە سازکردن لە پەیوەند بڵێن حیزبەکاندا نابێت؟ ئاماژەکان و هەڵسەنگاندنەکان پێمان دەڵێن کە هێندێک جم و جۆڵ هەیە، هێندێک ڕێکار هەیە لە نێوان لایەنێکی کورد و حکوومەتی کۆماری ئیسلامی وا دەردەکەوێت. بەڵام نازانم ئەوە لە ڕاستەکەی لە پێناو چیدایە، چونکو هەلومەرجی تایبەتی هەیە بۆ وتوێژ دەست پێکردن. چاوی لە کەنێماوە ئەوە باستان کرد لە بڵێن هەیەتی نوێنەرایەتی گەلی کورد.
ئێمە ئەو دەمی بۆچی کۆماری ئیسلامی ڕووی کردە وتوێژ لە پاش ئەو پەیامەی کە لە 26 بڵین خەزەڵوەر خۆمێنی دەری کرد و پێش ئەویش لە 28 گەلاوێش پەیمانێکی دەرکرد و پەیمانی شەڕ و جیهاد، بەڵام لە 26 خەزەڵوەر کوتی نامە ئیشتباه بوو خراپیان پێوتم و ئێستا بچن هەیەتێکدا مەزرن بچن وتوێژ بکەن. بۆ ئەو وتوێژێ داوا کرد چونکو بۆی دەرکەوت بوو کە بەرخۆدان و خۆراگری پێشمەرگەی کوردستان لە ڕادەیەکدا بوو کە تەواوی شارەکانیان ڕزگار کرد بوو، ناوچەکانیان ڕزگار کرد بوو و بەو شێوەیەی کۆماری ئیسلامی هیچ دەسەڵاتێکی لە کوردستان نەما بوو و ئەوان تووشی فێڵ و فەرەز بوو. بۆیە هاتن داوای وتوێژیان کرد. و ئێمە دیتومان لە ڕابردوشدا زۆر بەداخەوە بۆ کەسایەتی بەڕێز دکتۆر عەبدوڕحمانی قاسملو کە بە نیەتی پاک بە دڵی چاک چوو بوو کە وتوێژ بکا دەگەڵ ئەوانە، بەڵام ئەوانە دیتمان کە چ بەڵایەکیان بەسەر هێنا و بە پێچوانەی هەموو پرەنسیپەکان و موازینی ئەخلاقی و ئینسانی و دیموکراتیک و کۆمەڵایەتی هەرچی نێوی بنین لەسەر میزی وتوێژ ئەو سکرتێری گشتی حیزبی دموکراتیان تێرۆر کرد. بۆیە پرسیارەکە ئەوەیە چۆنە کۆماری ئیسلامی لە چ دۆخێکی وادایە بەرامبەر بە کورد و ئۆپۆزیسیۆن، لە چ دۆخێکی خراپدایە کە هاتۆ ڕێی کردوێتە وتوێژ. بە باوەڕی من بەرامبەر بە ئۆپۆزیسیۆن لە هیچ دۆخێکی خراپدانێ دەگرێ و دەکوژێ و دەبڕێ و ئێدام دەکات. کەوا بوو کۆماری ئیسلامی دیارە لە دوی فێڵ و فەرەزە دیسانەکە. یەکەمیان دەیهەوێ ناکۆچی بخاتونە هێزەکانی کوردی. بەختەوەرانە ئەو دەمی لە ساڵی 1350 نەیتوانی ئەو کارە بکە و بەڕاستی حیزب سیاسیەکانی ئێمە زۆر بە درایەتێکی سیاسی بە تێبینی و بە بەرچاوڕوونی هاتن ئەو پیلانیان هەڵوەشاندەوە پوچەڵیان کردەوە. بەڵام ئێستا کۆماری ئیسلامی دیسانکە خەریکە بۆ ڕێبازەدا دەچێتەوە. ئەوە یەکەمیانە. دووهام بێگومان بۆ بەدناوکردنی ئەو لایەنەیە کە دەیهەوێت بۆ کە وتوێژی دەگەڵ بکە، چونکو خەڵک هەمووی دەزانێت خەڵک هیچ پیاوانە بێ مەگە لە شعاری لە بزوتنەوەی ژن ئازادی خەڵک بەرامبەر بە ئوسولگەرا ڕێفۆرمخوازەکان دروشمیان نەدا کوتیان نە ئەو نە ئەو هیچیان نا کەوا بوو لە شۆڕشی ژن ئازادیدا ئەو دیاردەیە پێکات کە کوتیان ئێمە کۆماری ئیسلامیمان ناوێ ناڵم وتوێژ نەبێ. بەڵام وتوێژ لەسەر ئەساسی چی؟ ئایا کۆماری ئیسلامی وەقان ئەوەندە لە ماهیەتیدا هەیە کە باسی دیموکراسی قبول کە نەکردای بمەزرێنێ، بەڵام قبولی کە دیموکراسی لەسەر ئەساسی باشە بۆ مافی نەتەوەیی چۆن ئەوان هەڵسوکەوت دەکەن لەگەڵ کۆماری ئیسلامی؟ ئایا ئامادەن بەڕاستی نەکرد بە باوەڕی من نەکرد هیچ مافێک قبول ناکە و هیچێک لە بڵێن چەمکەکانی حقوقی وەکو فێدرالیزم و خودمختاری و مافی چارەنووس و کۆنفدرالیزمی دموکراتیک وانە هیچی قبول ناکە، بەڵکو تەنانەت ئەوەش ناسێرمێنەیە کە ئازادی حیزبێکی سیاسی بدا. بۆیە بە باوەڕی من ئەگەر ئەو دەنگۆیان ڕاست بن کارێکی باش نییە لەبەرەوە کە یەکریزی کورتێک دەدا بێمەتمانەیی لە نێو خەڵکی کووردا پێک دێنێ بەرامبەر بە هێز سیاسیەکان و من هیوام هەیە کە بەو شێوە نەبێ کە ئێستا دەنگۆکان باسی لێوە دەکەن. کاگەزیست ئەم نەزمینێ جیهانیە کە بڵین ئێستا خۆشی نەگرتووە، بەڵام زۆر بە خێرایی خەریکە بڵین لە حاڵی ڕووداندایە. ئەمە ئاکامە بڵین سیاسی بڵین کۆمەڵایەتی فەرهەنگیەکەی بۆ کورد چی دەبێت؟ بەڵام پێشەوەی کە بچینە سەر ڕۆژهەڵات بە پرسیارێکشمان لەسەر بڵین باکوور و ڕۆژاواشە بێت. دیارە باکوور و ڕۆژاواش گۆڕانکاریان زۆر ئەگەری هەیە کە بەسەری دابێت. بەڕستان لەو دوو بەشەی بڵین کوردستان وەزعەکە چۆن دەبینن ئەگەر بشکرێت هەر لە درێژەی ئەم پرسیارە لەگەڵ ئەم کۆنفرانسەی کە لە وڵاتی هولەند بۆ ڕۆژهەڵات گیرا کۆنفرانسێکیشدا ڕۆژاوا گیرا. پێم خۆشە بزانم چەندە زانیاریتان لەسەر ئەم کۆنفرانسە هەیە تا ئەو جێگەی من بزانم هیچ نێونێرێکی ڕۆژهەڵاتی لێ نەبوو. هۆکاری ئەمە چی بوو؟ کۆبوونەوەکە چی بوو؟ ئەگەر بکرێت زانیاریشمان لەسەرمە پێ بدەیت فەرموو. بەڵێ ڕێک لەو ڕۆژەدا ڕۆژی 26 مانگی ڕابردوودا
ئەو کۆنفرانسەکە لە هۆلند دەستی پێکرد ئەوانش پێشتر چەند ڕۆژیان بۆ پاش خەز ڕێک کەوتە ئەو ڕۆژە و ئەوە شتێکی باش بوو بۆ ئەوان کە ئەو کۆنفرانسی گیرا بەڵام شتێکی باش نەبوو کۆنفرانسە پێکەوە کەوتن یەکەمی یەکتریان دەشاردەوە بەڵام ڕاستە بەداخەوە نوێنەرانی هیچ یەک لە بەشەکانی بڵین هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەو کۆنفرانسی ڕۆژاوادا بەشداران نەکرد بۆ بەشداران نەکرد چونکو بانگەشتیان نەکردبوون بۆ بانگەشتیان نەکردبوون بەڕاستی پرسیارێکی گەورەیە کە مش ئێستا بووم دەرنەکەوتەوە بەڵام بەڕاستی من بە دڵتەزیێنی و بە دڵسوتاوی باسم کرد چونکو لە ڕۆژاوادا ئێمە لە بیرمانە لە کۆبانی لەو شەڕە قورسەکەی کۆبانی هیچ وەک لە بیرمان ناچێتەوە کە لە شاری قارەمانی سنا دەیان کوت کۆبانی و سنا چەندە دروشمیان دەدا ئەو خەڵکە چۆن هاتوون بە گوڕوتین هاتوون پشتگیری لە کۆبانیان دەکرد و لە شارەکانی دیکەی کوردستانی شەروەتر لە سەقەز لە بۆکان لە مەهاباد بەڵێ پێم ناخۆش بوو بۆچی وهات بەڕاستی بۆم دەرنەکەوت بەڵام لەسەر ئەو دۆخەی کە ئێستا لە ڕۆژاوا و لە باکووری کوردستان هەیە لەبەر لە ئەوەی بڵین بە دامەزراوەکردنی یاسایی لە سووریا بە دژ بە کووردە یعنی هەموو کارێک دەکەن بۆی کە کورد لە ڕوو یاسایەوە لە پەراوێز بخرێ نە لە دەستور باسی مافی نەتەوەیی دەکەن باسی دموکراسی دەکەن باسی مافی ژنان دەکەن کە ئەوانە خەتی هێڵی سەرچین بۆ ڕۆژاوا بۆ ئەو شتێک کە پێی دەڵێن ڕێککەوتنامەی کۆمەڵایەتی کە بنەماکەی لەسەر ئەو مافانەی مافی نەتەوەکان هەموو هاوژینی پێکەوە ژیان و مافی ژنان و ئەوە دامەزراوە و کەوا بوو نە لە کنگرەکاندا نە لە بڵێن بەیانیەی دەستورەکەیان هیچێک لەوانە باس لە کورد نەکراوە باس لە ڕۆژاوان نەکراوە ئەوانە و ڕاستەکەی ئەگەر هاوسەنگی هێز ڕۆژێکی تێک بچێ بە زەرەری کوردەکان من نیگەرانم لەوەی کە دیسانەکە ڕۆژاوە هێرشی بکرێتەوە سەری و دەبێت زۆر زۆر ئاگادار و وشیار بن نازانم ڕاستەکەی لەبەری هەتا چۆ دەتوانن ئەو هەموو لە پەراوێز خستنە لە بەرچاو بگرن زەحمەتە ینی دەزانی ئەوانیشەوە خەریکن ئەوروپایەکانیش یەک لە دوای یەک لە شت گەماروکانان لەسەرلا دەبن خەریکن ڕەوابوونیان لەسەردا دەنێن ئیدی ئەوەی تێرۆریستی دنیا و تێرۆریزمی دنیایان لەبیر چۆتەوە و ئەوانە زۆر جێی خۆشحاڵێنیان جێی هیواکومێت نێ بۆ کورد سەبارەت بە باکووری کوردستان دیتمان کە بۆ پێواژوەیەک دەستی پێکرد لەو پێواژوەیەدا بەڕێز عەبدوڵڵا وەجالان بڵێن سەرۆکی پارتی کرێکەرانی کوردستان داوای کرد بوو کە هەم چەکدا بنێن هەم پارتی کرێکەرانی کوردستان خۆی هەڵۆشێنێتەوە و داواشی کردبوو لە کۆنگرەیەکدا ئەو کۆنگرە لە 5 تا 7 ئەو مانگە گیرا لە دوو شوێندا و لەوێدا جارێ ئێستا کۆتە بڵێن ڕاگەیاندنی کۆتایی نەهاتوتە دەرێ لەوانەیە سبەی یە ڕۆژی یەکشەمەوە بێتە دەرێ بەڵام ئەوەی کە دەردەکەوێ وا دیارە کە بەڕێز وەجالان بە تەلەفۆن بەشداری کردو و داخوازیەکان و داواکارەکانیشی سەلمێنراون یعنی پەسەند کراون و لەو حاڵەتەدا لەوانەیە کە پارتی کرێکارانی کوردستان چەک بدا بنێ و خۆشی هەڵبەوەشێنێتەوە ئەوەش دیار نییە کە چۆن لە چه پرۆسەیەکدا لە پێواژۆکە چەند دەخایەنێ دیار نییە بەڕاستی کۆمەڵێک پرسیار هەیە بەڵام هێندێک دەنگۆ هەیە کە خەریکن بەشێک لە بەندکراوەکانی کورد ئازاد دەکەن ئەوانەی کە پەککەوتن و ئەوانەی کە نەخۆشن و ئەوانە خەریکن ئازادن دەکەن نازانم بەڕاستی لە پشت پەردەوە چێ دەوڵەتی تورکیا تا ئێستا یەک هەنگاوی هەڵنەیەناوەتەوە یەک هەنگاویشی هەڵنەیەناوەتەوە هەر قسەیە و دیار نییە کە بڕاستی لە پشت ئەو پەردە سیاسیە و ئەمنیەتیە چ شتێک شاردراوەتەوە بە هیوان لە هەر حاڵدا ئەوانەی کە لە ڕێبەرایەتی پارتی کرێکەرانی کوردستان ئێسانهایی بە ئەزمونن ئێسانهایەکن کۆڵێک پاشخانی سیاسی و ئەزمون و بڵێن خەباتی جەماوەریان لە پشتە نازانم ڕاستەکەی بە هیوان کە شتێکی باشی لێ دەرکەوێ و بە ئاکارێکی باشدا بچێتە پێشی زۆر باشە کاگەزیت پێمان باش پێم خۆش بوو لەسەر ئەمە زیاتر قسە بکەین بەڵام چون
بەرنامەی ئەم شۆمان دەمێت زیاتر تەرکیز بکەمە سەر دۆخی ئێران و تایبەتەن کوردستان لە ڕۆژهەڵات بۆیە لەمە زیاترم نامەوێت درێژە بم باسەی ئەم بڕیاری کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان دەینە سەر دۆخی ئێران. کاک عەزیز دیارە بەیانی دەوری چوارم خۆشتان ئاگادارن کە ئەم دانوستان و گفتوگۆی بینی حکوومەتی کۆماری ئیسلامی و ئەمریکا دووبارە بەڕێوە دەچێت و من پرسیارێکم لێرە هەیە ئەسەن کارمان بە ئەم دانوستانە نییە چەندە سەر دەگرێت سەر ناگرێت بڵێن ئەگەری شەڕیش زۆرە ئەسەن لە ئەگەری شەڕدا یا لە ئەگەری ڕوخانی کۆماری ئیسلامیدا باسمان کرد کە کورد و تایبەتەن بڵێن لایەنە سیاسیەکان زۆر ناهەمانگ و نایەگرتووشن چۆن جواب بەم مەترسیانەی دەدەنەوە کە لە بەردەممانەوە چۆن کەڵکیش لە دەرفەتەکان دەبێ وەربگرێت. بەڵێ ڕاستەکەی ئەگەر شەڕێک بێ وەزێکی زۆر زۆر خراپ دێتە پێشێ دیار نییە کە بە کاملادا دەشکێتەوە بەڵام ئەوەی کە سوورە هیچ دیار نییە بەلای شەڕدا دەشکێتەوە ئایا توێژەکان دەگەنە ئاکامێک چونکو ئەو یەک دوڕۆژێ دیتمان کە هەندێک هەڕەشەی ئەمریکایەکان دەستی پێکردو کە ئەوە نایانەوێ ئیدی وەخت تێپەر بکرێ بە ئەزمونێکی کە لە پێشدا هەیە بوو لە ساڵی 2015 پێش 2015 پێش بەرجام هەر چونکو ماوەی تقریبەن 11 ساڵ لە وتوێژدا بوون ئێستا نایانەوێ ئەوە بێ وتویانە کە ئاشتی بەڵێ بەڵام نابێ وەختەکە تێپەر بێ جا لەبەرەوە لەوانەیە بەڕاستی ئەو وتوێژە بە ئاکام نەگا لەوانەیە ڕاوەستێ و ئەگەر ڕاوەستێ کوتویانە ئالترناتیوی دیکە دەگۆڕێدایە و ئەو ئالترناتیوەش هیچ شتێک نێ غەیری شەڕ بە لە بەرچاوگرتنی ئەو دۆخە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە و ئەو داواکاریە و ئەو بڵێن ئیسرار و ئیبرامەی دەوڵەتی ئیسرائیلێ بۆ ئەوەکە ئەو شەڕە دەبێ هەبێ ئەو چەکی ناوەکی بە تەواوی لە بین بچێ و ئەو موشەکە دووراوێژانە نەمێنن ئەوەش هێڵی سوورە بۆ ئێرانی ئەوانە قبول ناکەن کۆبوو دوو دانە هێڵی سوور بەرامبەر بە یەک ڕاوەستاون لەوانەیە کە ئەو توێژەی سبینێ ئەگەر بە ئاکام نەگا ئەگەر ئێران پاشەکشە نەکا لەسەرەوەدا و ئەو سێماجەتی خۆی لەوانەیە بەڕاستی ئالترناتیوی شەڕ بکەوێتە ئاراوە و لەو حاڵەتەیدایە کە پرسیارەکە ئێوە بە دروستی جێ دەگرێت و ئەوەیە کە ئێمەی کورد دەبێت چی بکەین ئێمەی کورد دەبێت لەوێ ئامادە بین بۆ شتە چاوەڕوان نەکراوەکان چونکو مەترسی یەکجار زۆرە بەتایبەتی لە بەشی موکریان مەترسی هێرشکردن هەیە مەترسی ئەو شوێنانەی کە کورد و تورکی لێ دەژین مەترسی تورکیە هەیە ئازەربایجان هەیە کەوابوو دەبێ دوو شت بکرێ ئەوە یەکەوەی کە حیزبە سیاسیەکانی ئامادەکاری بکەن هەر لە ئێستاڕە خۆیان ئامادە بکەن بۆ ئەوەکە بەسەر شتێکی چاوەڕوان نەکراودا نەکەون بەسەر دۆخێکی خراپدا نەکەون دەبێت لە ئێستاڕە تووشی یەکریزی بن لە ئێستاڕە پیلان و بڵێن پلان و ئامادەکاری بکەن و هەروەها لەو شو بەتایبەت لەو شوێنە هەستیارانە وەکو نەغەدە و ورمێ و بڵێن دەوروبەری ماکۆ و سەلماس و خۆی ئەوانە دەبێت لە ئێستاڕە ڕێکارێک بدرێت کە ئیمکانی شەڕ و ئەوە پێک نەیە کە ئەو خەڵکە بیانوو نە هیچ نەکوردەکە نەتورکەکە بیانوو نەدەن بێ دەستی یەکسەر بۆ ئەوەکە شەڕ دەنگم دێ کاگەمید کاگەزیز دەنگت دێت چون باسی ئەمە دەکەی پێم باش بووم پرسیارە چون هەر لەسەر ئەمەیە وە جوابیش بدرێتەوە دووبارە هەر نێنەوە سەرەوە بەحسە کاک شەماڵ لە شاری بۆکان نووسیوێتی شێوەی کاری دروست لەگەڵ ئەو شارانەی کە کورد و ئازەریتیایە دیارە لە خودی کۆنفرانسەکەش خۆشتان ئاماژتان پێدا کە ئەو ئەزمونە تاڵە نابێت دووپات بێتەوە باس کراوە ئەم بەڕێزەش پرسیارێکی زۆر بەجێ کردوە دەڵێ شێوەی کاری دروست لەگەڵ ئەو شارانی کە کورد و ئازەریتیایە کە ڕێگر بێت لەو ڕووداوانەی پێشتر کە لە نەغەدە ڕوویدا و تەجروبە کراوە چییە دیارە مدیرەتی ئەو کاتە تەنیا لە دەستی نەغەدەدا نەبوو دەستی دەوڵەتی تیا بووە دەستی کۆنەپەرستانی ئازەریشی تیا بووە دەستی مەلا حەسەنیشی تیا بووە ئێستا ئێمە دەڵێ ڕووی قسەمان لە خۆمانە نەگلانی بەرامبەریان دەستی دەرەکی ئەبێت چی بکرێت بۆ ڕێگریکردن لە دووبارەبوونەوەی ئەو پێشهاتەی ڕابردوو و هەڵوێستی دروست و گونجاو چ بۆ کۆمەڵگا و تایبەتەن چ بۆ حیزبەکان دەبێت چی بێت
کاگەزیز دەنگی ئێمەتان هەیە؟ ببوورە کاگە خەتە بوو کاگە میرجان پرسیارەکەتان نییە بەڵێ تەسویرتان نییە ئەگەر بکرێت دووبارە دەنگم دێ بەڵێ دەنگتان هەیە تەسویری بەڕێسمان نییە. کاگەزیز دووبارە واردی لینکەکە بیەوە هەروەکو دەنگم دێ کاگەمیر بەڵێ بەڵێ دەنگی من هەیە کاگەمیر دەنگم دێ پێما دەنگی من ناچێت بۆ کاک عەزیز کاگەزیان ئەگەر دەنگی منتان هەیە بەڵێ تەسویر هاتەوە دەنگم دێ کاگەمیر بەڵێ دەنگی من دێت بەڵێ بەڵێ دەنگت دێت بەڵێ بە باوەڕێمە پرسیارێکی زۆر زۆر باشە دەنگی ئەوە بۆ من نایە بەڵام قسەکە دەکات پرسیارەکەم وەرگرت سپاس بۆ کاک شەماڵ دیارە زۆر هەستی بە پرسیارەتی هێناوێتە سەر ئەو باوەڕا کە دەبێت ئەو پرسیارە بکرێ و ئەو مەترسیە لە ئارادایە کە من نەزەرمەوەیە کاک شەماڵی بەڕێز کە بۆ ئەوە کە ئێمە نەکەوینە دۆخێکی خراپ و شەڕ و بڵێ قەیراناوی دەبێ ئێمە هەموو لایەنەکان چ تورک چ کورد وەزعی مەوجود بپارێزن ئەو ستاتیکۆی ئێستا لە ورمێ هەیە لە نەغەدەی هەیە لە بەشەکانی دیکەی هەیە کە پێ کورد و تورکیدا دەژین تکاب و هەر جگایەکی دیکەی هەیە نابێ دەست پێوەردانی تێدا بکرێ نابێ زیادە خواخواهی لێ بکرێ نابێ خەڵکی بۆ نمونە گوندێک کە دانیشتون ئەگەر زۆرینەیان ئەگەر تورکەکە زۆرینە هەیە دەبێت مافی کەمینەش کە کوردەکەی لە بەرچاو بگرێ بۆ بە پێچەوانە کوردەکەش لە شوێنێکی دیکە ئەگەر زۆرینە هەیە دەبێت مافی کەمینەش لە بەرچاو بگرێ ڕێک ئەو شتێک کە لە کاتی کۆماری دموکراتی کوردستاندا لە نێوان جنابی پێشەوە قازی محەممەد و پێشەوەری واژۆ کرا و دەوری گرنگیشی هەبوو بەداخەوە من دەنگی کاگەزیز هەم دەنگت هەم تەسویرت بۆ ئێمە نەما بەداخەوە ئەگەر بکرێت دووبارە واردی لینکەکە بنەوە ئەگەر دەنگی من دەویستن توانێ کاگەمیر دەنگتان نایەوە دەنگی ئێوە دێت کاگەزیز ئەگەر بکرێت تەسویری کاگەزیز بێنن بۆ من تەسویر بێن لەسەر بەڵێ کاگەزیز فەرموو فەرموو زۆر باشە ئەگەر بکرێت ڤیددیۆیەک یا کلیپێکی کورت مەبەستمەوەیە کاگەمیژە ئێستا کە دەنگی وەنایەمە بام بڕێگرسیاتر لەسەر ئەو پرسە قسە بکەم ئەزمموی نەغەدە بە هیچ شوێک نابێت دووپات بێتەوە من خۆم لە شەڕی نەغەدە بووم کاگەمیر کاک شەماڵ من خۆم پەیامی جنابی مامۆستا شێخ عیزەدینم پێ بوو دەژورفانمدا بوو کە بیخێنمەوە وەختێک شەڕەکە دەستی پێکرد مەگە ئاگام لێ بوو ئەو تەقەیە کات من ئاگام لێ بوو و من لە بەرنامەیەکی کلاب هاوس 7 سەعاتی خایان لەسەر نەغەدا من داوام لە خەڵکی نەغەدە کرد من وتم وەکو کەسێک کە ئەو دەمی هێندێک بەرپرسیارەتیم هەبووە لە ڕاوێژکاری حیزبی دموکراتی کوردستانی ئێران بووم من پێم وا بوو کە ئەو بڕیارەی ئەو میتینگە بڕیارێکی نەسەنجیدە بوو بڕیارێک بوو کە نەدوو بادرابە ئێمە لێمان نەکۆڵێەوە ئێمە واقعیەت و ماهیەتی حەسەنیمان لە بەرچاو نەگرت ئێمە بوونی کەسانی وەک معبودی لە نەغەدەمان لە بەرچاو نەگرت و بۆیە بووین بەهۆی نە ئێمە بەشێکی کەمی ئێمە بەڵام بەشێکی زۆری هەموو پیلان هەبوو ئەو پیلانانە لەلایەن ئەو کەسانی کە کاک شەماڵی بەڕێز ئاماژێ پێکرد داڕژرابوو دامەزرابوو زۆر باشە هاوڕیانمان لەو تاق فەرمان ئەگەر بکرێت ڤیددیۆیەک بڵاوکەنەوە کەمە بتوانین پەیوەندیک لەگەڵ کاک عەزیز بگرین کە دووبارە واردی لینکەکە بێتەوە چون دەنگی منی بۆ ناچێت ئەگەر ڤیددیۆکە ئامادەیە نابێت دووپات بێتەوە ئەگەر ڤیددیۆکە ئامادەیە هاوڕیانمان لەو تاق فەرمان ڤیددیۆکە بڵاوکەنەوە کە بتوانم پەیوەندیەک لەگەڵ کاک عەزیز بگرم فەرموو
بریا چینا کارگرا تیرے هرین بریا تکوشا میرے بریا چینا کارگرا تیرے هرین بریا تکوشا آلای زوریا جورا شام کلین هر برو جا سرکتن دکن آلای زوریا جورا شام کلین هر برو جا سرکتن دکن بەڵێ سپاس بۆ هاوڕێیان داوای لێبوردن دەکەین لە بینەرانی عزیزمان کاگەزی سیوادارم کە کێشەکە حەل بوو بێت دەنگی ئێمە بیستن کاگ عزیز دەنگی ئێمە دێ بۆ بەڕێستان کاگەزیز دەنگمان هەیە دەنگی من دێت کاگەزیز بۆ بەڕێستان هیوادارم کە کێشەکە بتوانێت حەل کات کاگ عزیز ئەگەر هاوڕان ئەتوانن پەیوەندیەک لەگەڵ کاگ عزیز بگرن چون من لێرە یەک دوو پەیام هاتووە کە من و پەیامانە بخێنمەوە کاک شەماڵ هیوادارین کە وەڵام بە پرسیارەکە وەرتان گرپێتەوە دیارە چەند پرسیارێکی تریش هاتووە لەلایەن کاگ ئاژوان لە سنە و بڵێن کاک شاهۆ لە سەقز و لە شاری سنەش کاک شاهین نردوێتی دووبارە لە شاری سەقز پەیامێکی تریش هاتووە هیوادارم کە میوانی بەرنامەکەمان بتوانە بێتەوە سەر هێڵ پرسیارەکانی ئاراستە بکەین دیارە بەستی ئەم شۆمان کە هەروە خۆشتان ئاگاداربوون لەسەر ئەم دۆخەی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تمان کە ئاڵوگۆڕەکان زۆر بە خێرایی و ئەم باس لە کوردستان هاتووە مەترسی لە بەردەما و بڵێن دەرفەتەکانیش کە گوتمان زۆرن ئەگەر بە وردی و بە ژیری لەگەڵیدا مامەڵە بکرێت باستە و کۆنفرانسەی ڕۆژهەڵات کە بۆ ڕۆژهەڵات گیرە لە وڵاتی هولەند میانی ئازیزمان لەسەر بڵێن خاڵە سەرەکیەکانی ئەو کۆنفرانسە باسی بۆ کردین دواتر لەسەر بڵێن ڕۆژاوە ئەم کۆنفرانسە هەمزەمان لەگەڵ کۆنفرانسی بڵێن بۆ ڕۆژهەڵات کۆنفرانسێکی لە ڕۆژاوا گیرە کە باسی کرد کە ئەویش هۆکاریەوەی کە نێونەر لە بڵێن ڕۆژهەڵاتەوە لێ بوونی نەبووە ئێستا دیار نییە هیوادارم کە کاگ عەزیز بتوانێت ئەم کێشەی حەل بکات چون کاتی بەرنامەکەشمان کەمتر لە ڕۆبعێکمان ماوە ئەگەر هاوڕێیان لە ئۆتاق فەرمان بتوانن پەیوەندی بگرن لەگەڵ کاگ عەزیز ئەگەر هەر کامێکتان گوێتانم کاگ عەزیز دەنگی من هەیە زۆر بەداخەوە ئەگەر بکرێت ڤیدیۆیەک بگیرێت زۆر سپاس دەکەین من لەگەڵ کاگ عەزیز پەیوەندیەک دەگرم بە جۆرێک دەنگی خۆمی پێگەێنم لە تەریق لە ڕێگای بڵێن مۆبایلەوە کە بتوانێت وەڵام بەم پرسیارانە بداتەوە بچن ڤیدیۆیەک ببینین بەڵام زوو دێنە خزمەتان فەرموو خیابان خروش آوا
هستا و زندو خیابان خروش آوا هستا و زندو صدم دستولاش پیکر و رمزی هستم دژی کویلتی خیابان سنگر خیابان سنگر شری خیت فنگو سری پل اندیش شری خیت فنگو سری پل اندیش بازار شکونش بدایلم بازار و شکونش بدایلم خیابان چه سخت و چه بردین دل بود خیابان چه سخت و چه بردین دل بود صدن پشت ماوا صدن پشت ماوا صدن پشت ماوا صدن پشت ماوا زۆر داوای لێبوردن دەکەین لە بینەرانی ئازیزمان ئێمە بۆ ئەوی کە وەڵام بەم پرسیارانەش بدرێتەوە لە ڕێگەی دەنگەوە کاک ئەزیزمان لەگەڵ دەبێت کاک ئەزیز ماوەی بەرنامەکەمان کەمتر بڵین لە 12 دقەماوە ئەگەر بکرێت وڵامی ئەم پرسیارانی ئەم بینەرانە بدرێتەوە بینەرێک نووسێتی ژمارەیەکی زۆری کوردی دیاسپۆرا هەروەک لە پێشەکیدا من باسم کرد یەکێک لە پرسیارەکانی خۆشمە کاک ئەزیز ئەگەر دەنگی ئێمەتان هەیە دەڵێ لە دەرەوەی وڵات زانکۆ وەکو پارێزەر ئەڵێ وەکو ڕۆژنامەنان بڵێن تەنانەت ئەندامانی پارلەمانیشن بەشێکی ئایا حیزبەکان ئەو جۆرەی کە پێویستە گوێتان بۆ دەگرن ئەگەر جوابەکەی نایە هۆیەکانی چییە؟ ناوەڵە بەداخەوە جوابەکەی من نەرینیە هیچ حرەکەیەک هیچ جموجۆڵێک لەلایەن حیزبە سیاسیەکانی ئێمەوە لە دەرەوەی وڵات نییە نەکرد ئەو داواکاری ناکەن نەکرد کۆردەکانی ئەوانی کە ئاماژەتان پێکرد پسپۆرەکان کەسانی بواری ئاکادمیک بچالەگوانانی سیاسی کەسانێک کە ماوەیەکی زۆر لە مێژە لێرە لە ئەوروپا دەژین لە دەوریەکان تۆ ناکەنەوە و داوایان لێ ناکەن کەسە باسییان لەگە بکەن بەڵکو زۆر جاری شتەکان بەڕاستی هندێک تەخریم دەکەن یعنی ئەو کۆڕ و کۆمەڵ و کۆنفرانسانە لەلایەن هندێک لەلایەن سیاسەکانی ئێمەوە تەخریم دەکرێت بلۆکی دەکەن بەڕاستی بەوە جێداخە یعنی من یەک جار نەمدیوە کە حیزبە سیاسیەکانی ما کۆنفرانسیان پێکێ نابێ و بۆ مجارێکی تایبەتی یا بۆ چەند مجاران بە داوایان لەو کەسانە کرد کە باسمان کرد ئاماژەوان پێکرد کە بێن بەشداری بکەن نەزەری خۆیان بدەن لە حاڵێکدا ئێستا زیاتر لە هەموو وەختێک پێویستی بەوەیە چونکە حیزبە سیاسیەکان ئێمە لە ناوخۆی کوردستان دەژین ئەوانەی کە لە دەرەوەن ئەزمونێکی دیکەیان هەیە تێبینێکی دیکەیان هەیە لە دنیاە لە پاشان ئاکادمیکەکان بە شێوەیەکی زانستی علمی ئاکادمیک قسە باسەکان تاوتوێ دەکەن بەرنامە دەتوان دابڕێژن دەتوانن ئەوکە هاوفکری بکەن لەگەڵ حیزبەکان ئەسڵ شتیوانی بەداخەوە هیچ ئەو کارێک نییە هیچ داوا زۆر جاریش کە داوایان لێکراوەکەوە با بوەرنی ئێوە دانیشن با ئێمە دەگەڵتان قسە بکەینوانە جوابی ئەوەش نادنەوە وەمە بەڕاستی جێ سەرسوورمانە بازێک بەداخەوە بازێک لەو حیزبانی ئێمە
زۆر لوتبەرز و خۆ بە زۆرزانن نازانم دەورەی وە نەماوە نازانم لە پێناو چیدا ئەو خۆ بە زلسانی و ئەوە ماوەتەوە نابێت دەورەی وە نەماوەتەوە ئێمە لە دیاسپۆرا ئینسانهایی لێ هاتووی زۆرمان هەیە ئینسانهای شارەزا لە بوارە جیاوازەکانمان هەیە کە دەتوانن یارمەتیدەر بن بۆ هێز سیاسیەکانیمە ئەوان بخۆیان هیچ ڕنگدانەوەیەکیان نیە بۆ داهاتووی بڵێن کوردستان و ئێران ئەوان کە هیچ دەست پێشخەریەکیان نییە ئەوان هەیە کە هیچ بەرچاوڕوونیەکیان نییە دانیکەم لەو خەڵکەی کە لێرە لە ئوروپا دەژین داوایان لێ بکەن کە ئەگەر بەرنمەیەکەیە کە ئەگەر تێبینێکی تایانە ئەگەر سوزانم نەخشە ڕێگایەکیان هەیە بۆ داهاتووی کوردستان و ئێران بە ئەوانە بێن یارمەتی دەربن جێ سەرسوورمانە بەڕاستی کاگەزیز هیوادارم ئا هاوڕانەگە بتوانم بزانم چەند دقم کاتەیە چون دووسێ پرسیارە دوو پرسیار تقریبا هاوشێوەی یەکن کاک شاهۆ لە شاری سەقز و بڵێن بەڵێ کاکامران لە شاری مەهاباد خۆتان لە قسەکانی پێشووتیدا باست کرد بڵێ ئەگە بەرنامەی جیاواز لەلایەن هێزە سیاسیەکان هەیە بەڵام خاڵی هاوبەشیشەیە جان پرسیارە لەسەر ئەوەیە کاک شاهۆ نووسێتی دیارە هەرۆک جۆری میانی بەڕستان نووسیتەوە هەر حیزبێک و بەرنامەی جیاوازی خۆی هەیە بەڵام پێم وابێت ئەبێ زیاتر بڕۆژ بنەوە ئایا کاتی نووسینی یاسا و قانونێکی لانیکەمی بۆ خەڵکی کوردستان نەهاتووە ئەمە پرسیاری کاک شاهۆ کاک کامران لە مەهاباد نووسێتی بەڕای من لە دوای کشانەوەی حیزبە سیاسیەکان لە ڕۆژهەڵات و هاتنیان بۆ باشوور سیاسەتی کوردی حیزبەکان سیاسەتی واکوونشی بووە نەک کونشگەرانەوە بەو پێش سیاسەتی واکوونشی کاریگەریکی زۆر خراپ لەسەر فەرەنگی سیاسی دادنێت و ئەمەش لە شۆڕشی ژینادا کەم تاکو ڕەنگی داوەتەوە ئایا حیزبەکان بەو جۆرەی کە پێویستە ئەکتیفەن ئایا کاتیەوە نەهاتووە کە حیزبەکان خۆیان لەگەڵ شرایەتی ئێستا تازە بکەنەوە و بە یەک بەرنامەی قاتە دروست و مشەخص بەرنامێکی سیاسی یان لااقل پلاتفۆرمێکی هاوبەش بۆ کوردستان دابڕێژن فقط بە کورتی چون دوو پرسیاری کەمەوە بەڵێ کاکی ژان سەبارەت بە پرسیاری یەکەم ڕاستەکەی من لەو کۆنفرانسەدا لە ڕووی شەوخۆخەیەوە باسێکم هێنا گۆڕێ کە داهاتووی ئێمەی کورد لە پەیوەندی لەگەڵ دەسەڵاتی ناوەندیدا چی لێ دێتەوە ئێمە چارەنووسی ئێمە لە گۆڕەپانی سیاسی ئێراندا بەرەو چۆ دەچێ ئەویشەوەیە کە هەموو شتێک زێبەجێ بوو وێنی کۆمەری ئیسلامی نەما هاتوو دەسەڵاتێکە ئەو دەسەڵاتە پرۆسەیەکی دەباتە پێشێ پرۆسەکە بریتەوە یەک دەبێ شورایکی انقلاب دامەزرێ دوو حکوومەتی کاتی تا دەمەزرێ حکوومەتی کاتی دوو کار دەکا یەک هەڵبژاردن دەکا بۆ مەجلیسی مواسسان دەستور ئامادە دەکا یاسای بنەڕەتی ئامادە دەکا قانونی ئەساسی ئامادە دەکا و لە پاشانیش دەنگی بۆ دەدەن بۆ ئەوە ئایا کوردی ئێمە چۆن بیری لەوە کردوێتەوە چ دەکات چ بەرچاوڕوونێکی هەیە چۆن چ ئامادەکارێکی هەیە ئایا هەر یەک لە حیزبەکانی ئێمە بە جیاواز دەچێت لە هەڵبژاردنەکاندا بەشداری دەکات و نوێنەری خۆی دەچێت مەجلیس مواسسان و ئەگەر لە مەجلیس مواسسان بوو بەرنامەکە یەک داوای مافی چارەنووس دەکات یەک داوای فێدرالیزم دەکات یەک داوای خودمختاری دەکات یەک داوای کۆنفێدرالیزم دیموکراتیک دەکات و ئایا لەو حاڵەتەیدا ئێمە هیچ ماوەچەنگ دەکەوێت بۆیە دەبێ لێسەر ئامادەکاری بۆ بکرێ نەخشەڕەکەیەک دامەزرێ نەخشەڕەکەیەکی ئەوەی کە ئێوە باسان کرد یاسایی لە یعنی لە ڕووی حقوقیەوە هێندێک پلان ئامادە بکرێ گەڵاڵە بکرێ بۆەوەی کات چۆن لە کورد لە هەم لە شورای انقلابدا بێن من هەم لە حکوومەتی کاتیدا بێ هەم لە هەڵبژاردنەکاندا بە یەک دەنگ و بە یەک ڕنگ و بە یەک نوێنەر و بە یەک هەیئەت نوێنەرەکان بنێرە مەجلیس مواسسان و لە پاشانیش یەک بەرنامە بێ یەک چەند بەرنامە ئەمە کارە ساتبارە بۆمان دەبێت لێستارە بیر لەوە بکەینەوە لە پاشان سەبارەت بە پرسیارەکەی دووەمتان بەڵێ سەبارەت بە چی بوو کامیرجان ئەمەی کاک شاهۆت وەڵام داوە بەڵێ ئەمەی کامران بوو ئەوەی کە دەڵێت لە دوای کشانوان لە ئەگەر بە کورتی ماوە کاک عەزیز ببوورە کاکیژان کورتیارشان دەکەم ئێمەی کورد نابێ بە دوار ڕووداوەکاندا بڕۆین ئەمەی کورد دەبێت مبتەکر بین دەبێت خەلاق بین خەلاقیەتی سیاسیمان هەبێ دەست پێشخەریمان هەبێ دەبێت ئێمە بخۆ ئامادەکاریمان هەبێ بۆ داهاتوو ئەوەی کە ئێوە بە دروستی باستان کرد کە واکوونشە من بە
بە شێوەیەکی دیکە دەڵێم بە دواکەوتنی ڕووداوەکان نابێ ئێمە لە جارێککردنی ڕووداوەکاندا لول بین نقم بین دەبێت بۆ خۆمان ڕوودا و بخەوکێنین دەبێت بۆ خۆمان بەرنامەتن جێبەجێکەین فەرمونون. کاگەزی زۆر داوای لێبوردن دەکەم لەسەر هەرچەند باسی ئەم شەومانیە بەڵام سێدانە بینێر لەسەر ئەمڕۆ لەسەر ماوەی کە بۆ خۆت ئاگاداری ئەم زەختارانەکە بۆ خودی لایەنەکان هاتووە سێ پرسیار هاتووە داوایان کردووە ئەگەر بکرێ زۆر بە کورتی نازانم هاوڕیانمان ئەڵەن 2 دقە کاتماوە بۆ جۆرەی لە میدیاکانی هەرێمی کوردستان گوێبیستیە بین جارێکی تر گوشار بۆ سەر لایەنە سیاسەکانی نیشتەجە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی بۆ سەر بارگاکانی کۆمەڵە و گواستنەوەیان چڕکراوەتەوە باشە بۆ ئێستا تەواوی دنیا ئەزانێ کە کۆماری ئیسلامی لە لاواسترین حاڵەتی خۆیدایە و دەستی کورد کراوەتەوە لە ناوچەکەدا و لە ناوخۆش هەر بەو شێوەیە بۆچی ئاوایە هەرچەنێمە لە بەرنامەکانماندا زۆر باسیەوە کراوە زۆر بە کورتی کاگەزیز یەک دەخە بەداخەوە ڕێبەرایەتی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێچەوانەی ڕێبەرایەتی پێشووی ئەو چانە بەرچان ناگرێن نەجوابی خەڵکی باشووری کوردستان دەداتەوە کە بەرە هەڵسکاری ئەو بڕیارن نەجوابی جەماوەری خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات دەکاتەوە نەجوابی ڕووناکبیران دەکاتەوە لە بڵێن باشووری کوردستان کە لە مێژە وتار دەنووسن شت واژوە دەکەن لە پاشان جوابی تاراوگە دەداتەوە ئەو بڕیاریکەوان دەدەن بە پێچەوانەی هەموو چەمکەکانی نەتەوەیە دیموکراتیکە کۆنڤانسیۆنەکانی مافی مرۆڤە لە هیچی لەگەڵ هیچێک لەوانە یەک ناگرێتەوە بەڕاستی دەبێت بەڕێزانی بەڕێوەبەری یەکێتی نیشتیمانی کوردستان پێداچوونەوە بکەن و دەسەڵگرن لەو جێبەجێکردن و لەو بەجێگەیاندنی ئەو بڕیارەی کۆماری ئیسلامیێران. زۆر سپاس دەکەین کاگەزی زۆر بەداخەوە بەرنامەکەمان تەواو بوو زۆر خوشحاڵ بووین لەوەی کە بەشدار بووی سپاسی ئەزانێت دەکەین داوای لێبوردن دەکەین کاگەزیز ئەگەر نەمانتوانی هەرچەند کێشەکە لای بەڕێستانەوە بوو خوشحاڵت کردین سپاس بۆ بەشداریتان. تکایەکچان ئێوە ببورن داوای لێبوردن دەکەم لە خۆتان و هاوکارانی بەڕێستان و بینەرانی خۆشەویستان. زۆر سپاس دووبارە سپاس بۆ ئامادەبوونتان. بەڵێ داوای لێبوردن و ئازانی تریش دەکەم کە ئەگەر نەمانتوانی ئەم پرسیارانە بێنینە ئارا بەرنامەکەشمان هاتە کۆتایی بەداخەوە ئەم شەو لەگەڵ بەڕێز کاگ عەزیز ماملێ تیشکمان خستە سەر بارودۆخ هێستیاری کوردستان لە نێوان ئەو مەترسی ڕاستەقینانەی کە ڕوبەڕوومان بوونەتەوە و ئەو دەرفەتانی کە لەوانەیە لە ئارادا بن ئەگەر ژیرانە معاملەیان لەگەڵ بکرێت گفتوگوکەمان جەختی لەسەر گرنگی یەکگریسی نەتەوەی نەک تەنها لە ئاستی حیزبەکان بەڵکو لە داڕشتنی استراتیژیەکی هاوبەش و ڕۆڵی گرنگی پسپۆران یاساناسان و تەنانەت کوردانی دەرەوەی وڵات کردەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئاڵنگاریەکان و گواستنەوەی دەرفەتەکان زۆر سپاسی بەڕێز کاک عەزیز دەکەین بۆ ئەم شیکاریە ورد و تێر و تەسەلانەوە بۆ بەشداریە بە نرخەکەی لە بەرنامەی ئەم شۆماندا هەروە سپاس بۆ ئێوەی بینەری خۆشەویست کە تا ئەم کاتە لەگەڵمان بوون هیوادارین ئەم گفتوگوێش بێتە مای بیرکردنەوەیکی قوڵتر لەسەر دۆخی ئێستاوە ئایندەی گەلەکەمان لەم ناوچەیە پڕ لە گۆڕانکاریەدا بێگومان وەک ئاماژەمان پێدا دۆخەکە ئالۆزە بەڵام هوشیاری یەکڕێزی و کاری هاوبەش دەتوانێت ڕێگاکان ڕووناک بکەنەوە تا دیتنەوەیەکی تر لە هەفتەی داهاتووە لە بەرنامەیەکی دیکەی کۆمەڵە تیوی لەش ساغ و دڵخۆش بوون شەوێکی خۆش بۆ هەمولات.